خۆشەویستان لە حەدیثێکی صحیحی مسلمدا هاتووە حەدیثێکی قودوسی خوای گەورە میهرەبان دەفەرمێت من نوێژم کردووەتە دوو بەشەوە سوورەتی فاتیحا مەبەستێتی خوای گەورە نوێژم سوورەتی فاتیحام کردووەتە دوو بەشەوە لە بەینی خۆم و لە بەینی عەبدەکانمدا جا کاتێک خوای گەورە دەفەرمێ کاتێک کە عەبدەکەی من نوێژ دەکات دەڵێ الحەمد لله رب العالمین بەداخەوە هەر کەسێکمان تەمەنێکمان هەیە چی ڕوویەکمانەیە لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی خوای گەورەدا کە هەتا ئێستا معنای نوێژەکانمان نازانین ئەگەر پرسیار لە زۆربەی خەڵکی بکە وەرە فاتیحام بۆ تەفسیر کە و بۆم ڕوون کەرەوە نازانێت تەمەنی 50-70 ساڵە چی ڕوویەک لای خوای گەورەتە یعنی ڕێی خوایە نەمزانی ئەی چەند گۆرانی دەبەرە بەداخەوە هەوڵ نادەین فێری دینی خوابین نوێژ سوورەتی فاتیحام کردووەتە دوو بەشەوە لە نێوان خۆم و عەبدەکەمدا ئەو عەبدەی کە نوێژ دەکات جا خوای گەورە دەفەرمێ کاتێ عەبدەکەی من دەڵێ الحەمد لله رب العالمین سپاس و ستایش بۆ ئەو خوایی کە پەروەردگاری هەموو عالەمە حەمد و سەنا بۆ ئەو خوایە خوای گەورە دەفەرمێ حەمیدەنی عەبدی بۆیە هەر کاتێک کە تۆ نوێژت کرد سوورەتی فاتیحا دەخوێنی هەر بەوتنی الحەمد لله رب العالمین خوای گەورە لە سەروی عەرشەوە ناوی تۆ دەهێنێ دەفەرمێ فڵان عەبدی من ئێستا حەمد و سەنای منی کرد بۆیە نوێژ بەلات خۆشەویست بێ شیرین بێ بەلاتەوە چونکە نوێژ گفتوگۆیەکە لە نێوان تۆ پەروەردگاردا هەر کاتێک کە نوێژت کرد و الحەمد لله خوێنە پەروەردگاریش دەفەرمێ عەبدەکەی من فڵان کەس ئێستا نوێژی کرد و وتی الحەمد لله و سپاس و ستایشی منی کرد پێت خۆشە ئەم مناجاتە ئەم گفتوگۆیە لە نێوان تۆ و خوای پەروەردگاردا بەردەوام بێت مەحروم دۆڕا و بەدبەخت ئەو کەسەیە لەم مناجات و گفتوگۆیە مەحروم بووە و نوێژ ناکات سوورەتی فاتیحا گەورەترین سوورەتی قورئانی پیرۆزە وەڵای ئەگەر لە سوورەتی فاتیحا و لە نوێژ تێبگەی قەت تێری لێ ناخۆی سبحان الله هیچ کەسێک سپاس و ستایشی ناکرێت لەسەر ناخۆشی و دەرد و بەڵا ئیلا خوای پەروەردگار نەبێ یعنی کەسێ ناخۆشیە تووشی تۆ بکە بەڵایەک بەسەر تۆدا بهێنێتۆ دەستخۆشی لێ ناکەی سپاسی ناکەی بەڵام خوای پەروەردگار کاتێک کە تووشی بەڵا و ناخۆشیت دەکات سپاسی دەکەی خۆشت دەوێ بۆیە حەمد و سەنای خوای پەروەردگار زۆر گەورەیە پێویستە کاتێ دەڵێن الحەمد لله رب العالمین تێبگەین کە ئێمە سپاس و ستایشی ئەو زاتە دەکەین لە خۆشی و ناخۆشیدا لە دەوڵەمەندی و فەقیریدا لە لەشساغی و نەخۆشیدا بەردەوام سپاسی و خوای دەکەین کەواتە بە کەمی مەزانە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت ئێمەی سەحابە ڕۆژانە چەندەها جار بە یەک دەگەیشتین هەواڵی یەکتریمان دەپرسی فڵان کەس ئەحواڵت چۆنە دەنگ و باست چۆنە مناڵەکان چۆنن بۆ یەک ئەم قسانەمان دەکرد مەبەستمان چی بوو لە هەواڵ پرسیندا تەنها لەبەرەوەی سپاسی خوا بکەین ئەو دەوێت الحەمد لله عیبم نییە ئەو دەوێت الحەمد لله عیبم نییە من دەموت الحەمد لله عیبم نییە هەواڵ پرسینەکانی ئێمە لەبەر ئەوە بوو سپاسی خوا بکەین بەردەوام لە نیعمەتەکانی خوا داین بۆیە کاتێ دەڵێ الحەمد لله رب العالمین پەروەردگار دەفەرمێ عەبدەکەی من ئێستا حەمد و سەنای منی کرد هەموو بۆ ناو نوێژ بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هیچ کەسێک بەقەت خوای پەروەردگار پێی خۆش نییە مەدحی بکرێت حەمد و سەنای بکرێت بۆیە مەدحی خۆی کردووە ئەفەرمێ الحەمد لله رب العالمین سپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری هەموو جیهانیان بۆیە خوا زۆری پێخۆشە مەدحی بکەی زۆری پێخۆشە سپاسی بکەی بەردەوام بڵێ الحەمد لله دەی مادەم خوای گەورە پێی خۆشە تۆش بەردەوام سپاسی خوا بکە دڵنیا بە خوای گەورەش تووشی خۆشی و بەختەوەری دنیا و قیامەتت دەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت کاتێک کە عەبدەکە ئیماندار لە نوێژەکەیدا دەڵێت الرحمن الرحیم واتە خوای گەورە میهرەبانە بەڕەحمە بە بەزەییە لە دنیادا بەرامبەر بە کافر و بەرامبەر بە ئیماندار لە قیامەتیشا تەنها ڕەحمی خوای گەورە بۆ ئیماندارانە
کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە 100 ڕەحمی هەیە لە ڕۆژی قیامەتە هەر 100 ڕەحمەکەی دەبەخشێت دەیڕژێنێ بەسەر ئیمانداران و ئەولیاکان و خۆشەویستەکانی خۆیدا. خوا لەو کەسانەمان بگێڕێ. کاتێکیش تۆ دەڵێ ئەرڕەحمانی ڕەحیم، خوای من بەڕەحمە میهرەبانە. ئەزانی خوای گەورە لەسەر عەرش چی دەفەرمێ؟ خوای گەورە دەفەرمێت ئەثنا عەلەیە عەبدی، چەند خۆش نوێژ ئەەکەی مناجاتێک و گفتوگویەک لە نێوان تۆ خوای پەروەردگاردا. هەر کاتێ لە نوێژەکەت داوەتەوە ئەرڕەحمانی ڕەحیم، خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من ئێستا مەدحی من دەکات، سپاس و ستایشی من دەکات، دوای ئەوە وەصفی من دەکات، مەدحی من دەکات بەوەی کە من بەڕەحمم میهرەبانم. خوای گەورە دەفەرمێ وەلیعەبدی ما سەئەل، عەبدەکەم چین داوا لێ بکات پێ بەخشم. بۆیە ڕەحمانی ڕەحیم خوا بەڕەحمە میهرەبانە. ئەم وشەیە ڕەحمانی ڕەحیم لە دڵی ئینسانە چی دروست دەکات؟ ڕەجا، هیوا، ئومێد. خوایەکم هەیە بەڕەحمە میهرەبانە. وام لێ دەکات وشەی ڕەحمانی ڕەحیم، وام لێ دەکات کە ئومێدم بەوە بێ خوا لێم خۆش بێت، ڕجا و تکام وا بێ کە خوا بم خاتە بەهەشتەوە لێم ڕازی بێت. لە دڵی منە ڕەجا دروست دەکات. خوایەک هەیە بەڕەحمە میهرەبانە، بەزەی بە خەڵکی دادێتەوە ئەو کەسێک کە شایستەی بەزەیی بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ڕەحمی خوامان بۆ دەکات لە دوو حەدیثی صحیحدا بە دوو ڕیوایەت. خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فەرمان دەکات دوو پیاو، لە ڕیوایەتێکە فەرمێت 4 پیاو لە ئاگری دۆزەخ دەرئەکرێن بەڵام سزا دراون، چەندێک نازانین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێکە لە دۆزەخ دەریان دەکەن، دووبارە خوای گەورە فەرمان دەکات دەفەرمێ بیان بنەوە بۆ ناو دۆزەخ. ئیتر حکمەتێکە خۆی دەزانێ بۆچی بانگیان دەکات. کاتێککە دەڕۆن بەرەو دۆزەخ دەیان بن مەلایکەکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەو نەفەرانە ئاوا لا دەکاتەوە بۆ دواوە، دەڵێ خوایە گیان من ڕەجا و تکا و ئومێدم ئاوها نەبوو، من ڕەجام وا نەبوو خوایە گیان. خوای گەورە عالم و زانای دەفەرمێ ئەی ڕەجای تۆ چۆن بوو؟ چی ئومێد و هیوایەکت هەبوو؟ دەڵێ خوایە گیان ئومێدم وا بوو، وتم کە منت لە دۆزەخ دەرکرد جارێتر من ناگەڕێن تۆ بەناو دۆزەخ، من ئەو ئومێدم بە تۆ هەبوو. خوایە گیان خوای گەورە دەفەرمێ بیبن بۆ بەهەشت، بیبن بۆ بەهەشت. بۆچی؟ خوا بەڕەحمە بەرام بە کەسێک کە گومانی باش بەخوا بەرێ، کە بە بەشی خوا ڕازی بێ، نەک بۆ کەسێک کە ناشکری کە شەو و ڕۆژ خوا لە خۆی تۆ ڕەئەکات. بۆیە ڕەحمان و ڕەحیم ئومێد و ڕەجایە بۆ تۆ، ئومێد و ڕەجات پێ بەخشێ. بزانە خوایەکەیە زۆر بەڕەحم و میهرەبانە. پیاوێکی دەشتەکی و لادێی نەخۆش کەوتە سەرە مەرگا بوو، وتیان فڵان کەس تۆ دەمریت، چارەسەری نەخۆشیەکەت نییە. وتی باشە دوای مردنم بۆ کوێ دەڕۆم؟ وتیان دەڕۆی بۆ لای خوای پەروەردگار. وتی جات بۆچی پێم ناخۆش بێ؟ بڕۆم بۆ لای خوایەک کە تەنها چاوەڕێی ڕەحمی لێ دەکەم، ڕەحمم پێ بکات. گومانی باش بەخوا زۆر گرنگە. کەواتە ئاگدار باگەر ئێمە کە دەڵێن ڕەحمانی ڕەحیم، خوای گەورە دەفەرمێت عەبدەکەی من مەدحی منی کرد بەوەی کە من بەڕەحمم میهرەبانم، بەو شێوەیە وەصفی منی کرد. عەبدەکەم داوای چیم لێ بکە پێی دەبەخشم. کەواتە بزانە سوورەتی فاتحە یعنی چی، بۆی زیاتر لات خۆشەویست بێ. کاتێک کە تۆ نوێژ دەکەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە وتت مالکی یوم الدین یاخود مەلیکی یوم الدین، مالیک هاتۆ مەلیکی شاتۆ لە قورئاندا لە ڕیوایەتەکاندا. مالکی یوم الدین واتە خوای گەورە خاوەنی ڕۆژی قیامەتە، مەلیکی یوم الدین خوا پاشای ڕۆژی قیامەتە. دوای ڕەجا کە ڕەحمانی ڕەحیمە، خوای گەورە خەوفمان بۆ دەهێنێ، خەوف ترس. چونکە ئینسان پێویستی بە هەر بکەیتی وەکو دوو باڵوایە، ئومێد و ترس. ئومێدم بە ڕەحمی خوا بێ، لە عەزابی خوش بترسم. دوای ئەوەی کە خوای گەورە فەرمووی خوا بە ڕەحم و میهرەبانە،
ئەمجا خوای گەورە دەمان ترسێنێ دەفەرمێ مالیکی یەومیدین ئاگادار بن خوای گەورە پاشای ڕۆژی قیامەتە خاوەنی ڕۆژی قیامەتە هیچ کەسێک دەسەڵاتی نییە کاتێک کە تۆ دەڵی مالیکی یەومیدین لەناو نوێژدا خوای گەورە دەفەرمێت مەجەدەنی عەبدی عەبدەکەی منی بە گەورە دانا چونکە وتی خوا پاشای ڕۆژی قیامەتە دەسەڵاتداری ڕۆژی قیامەتە لە ڕۆژی قیامەتە دڵت بە فڵان و فڵان خۆش نەبێت شتێکت بۆ بکەن ئیلا مەگەر بە ئیزنی خوا گومانیتیانێ بەپێی قورئان و حەدیث پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شەفاعەتەکەن مەلایکە شەفاعەتەکەن سەلامی خوایان لەسەر بێ ئیماندارانی شەفاعەت بۆ براکانی خۆیان دەکەن بەڵام بە ئیزنی خوا ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەی خوا مالیکی یەومالدینە پاشای ڕۆژی قیامەتە وما ئەدراکە ما یەوم الدین ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله هيج كسك ده صلاتي نيل روجي قيامته يوم الدين واتا يوم الجزاء روجي پاداشتو سزا خوا پاشای روجي سزايا روجي جزاء پاداشتا كواتا أمل دلتا ترسيك دروسكا من أجر خواليم تو ربيت چه رحمن بيبكات بس تنا الله الرحمن الرحيم کەواتە ترسێک خەوفێک دروستە بێ لە دڵتا ئەگەر لێی تێبگەی لە کۆڵی نەکەیتەوە خوا پاشای ڕۆژی قیامەتە من بۆ عیبادەت بۆ غەیری خوا بکەم بۆ لە غەیری بخوا بپاڕێمەوە بۆ داوای یارمەتی لە غەیری خوا بکەم مادەم خوا ڕۆژی قیامەتە تەنها دەسەڵاتدار بێ کەواتە ئەبێ ڕوو بکەمە ئەو لە ئەو بترسم ئاگاداری خۆتان بن خوای گەورە لە ڕۆژی قیامەتە دەسەڵاتدارە دەفەرمێ يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن لروجي قيامتها ملائكة كان سلامي خوائنا سربية كتاوان وقناه يعني صف بول دوستن والروح جبرائيل سلامي خوائنا سربية دوستين بالريز هميان وسطاون لا يتكلمون هيج كسيقان نتوان يقسيبك إلا ما قد خواه إذني بده ئەو ڕۆژی قیامەتە مالیکی یەومیدین بیرێ بکەرەوە ڕۆژێک دێت جوبرەئیل ناتوانێت بەبێ ئیزنی خوا قسەی بکات سەلامی خوای لەسەر بێ ئەی من و تۆی تاوانبار ئەی من و تۆی خەرق و نقم بوو لە گوناه و تاوانە دەبێت چۆن سەرمان بەرزکەینەوە کەواتە ڕۆژی قیامەت زۆر سەختە خوا ڕۆژی قیامەتی داناوە بۆی کە محاسەبەی عەبدەکانی خۆی بکە بۆیە ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ کە لەسەر دەستی ئەو بە ئیزنی خوا سەدەها و هەزارەها کەس موسڵمان بوون لە گاور و جوولەکە و لە غەیری ئەوان پیاوێک بوو کە وتاری ئەدا بەرگەت نەتەگرت ڕۆژێک لەناو قوتابیەکانیدا دەرزی ئەوتەوە ئەمە مالیکی یەومیدین ئینسان ئەگەر بزانێت کە خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی منی بە گەورە دانا ئەبێ لێی بترسی ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ ناو قوتابیەکانە دانیشتبوو دەرزێوتەوە بە قوتابەکانی فەرموو ئینسان هەتا زیاتر عیلمی پێ بێ زیاتر لە خوا ترسێ هەتا زیاتریش بێعیلم بێ زیاتر لە خوا ناترسێ بە قوتابیەکانی فەرموو قوتابیەکانم ئەگەر چوونە بەهەشتەوە هەر کاتێ چوونە بەهەشتەوە ئەگەر منتان لە بەهەشتا نەبینی چوونە بەهەشتەوە ئێوە بەڵام منتان لە بەهەشتا نەبینی بڵێن خوایە گیان ئیبن جەوزی عەبدەکەی تۆ لە دنیادا تۆی بیری ئێمە دەخستەوە خوایە گیان عەبدەکەی تۆ ئیبن جەوزی لە دنیادا کەسێک بوو تۆی بە ئێمە دەناسان خوایە گیان بیخە بەهەشتەوە ئەگەر منتان لە بەهەشتا نەبینی منتان نەبیر نەچی منیش بە ئێوە دەڵێم براکانم ئەگەر منتان لە بەهەشتا نەبینی بڵێن خوایە گیان عوبەید خودبەی بۆ ئێمە ئەدا وتاری بۆ ئێمە ئەدا باسی خۆشەویستی گەورەی تۆیە کرد خوایە شەفاعەت بۆ بکرێ خوایە بیخە بەهەشتەوە ئەگەر منیش لە بەهەشتا نەبوو منتان نەبیر نەچێ برای شیرینم خوای گەورە مالیکی یەومیدینە پاشای ڕۆژی قیامەتە ڕۆژی پاداشتە کەواتە لە بیرت نەچێت بزانە چی دەڵێیت خوای گیان لە گوناهەکانمان خۆش بە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت کاتێک کە ئینسانی ئیماندار نوێژ دەکات لەناو نوێژەکەیدا دەڵێت ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. خوای گیان ئەزانی یعنی چی ئیاکە نەعبود و ئیاکە نەعبود؟ گوێ بگرن جوان، داڵغەتان لای نان خواردن نەبێ، داڵغەتان لای ئیش و کار و سەفرە و سیاحەت نەبێ. ئیاکە نەعبود، خوای گیان وعد بێ، پەیمان بێ، تەنها عیبادەت بۆ تۆ دەکەم. حتا ئێرە پەیوەندی بەخوای گەورەوەیە، هەمووی پەیوەندی بەخوای گەورەیە. بۆیە خوای گەورە فەرمێ کلمەتە دوو بەشە و فاتحە لە نێوان خۆم و عەبدەکەمدا. حتا ئیاکە نەعبود و پەیوەندی بەخوای گەورەوەیە، هەمووی وەصف و سەنای خوایە. ئیاکە نەعبود، خوایە وعد بێ، عیبادەت تەنها بۆ تۆ دەکەم. بەڵام بڕگەی دووەم ئەمجا ئیشی عەبدەکان دەست پێ ئەکات. وئیاکە نەستەعین، لەیرۆ ئیشی بەندەیە، وەصفی خوای گەورە تەواو. وئیاکە نەستەعین، خوایە وعد بێ، پەیمان بێ، تەنها داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ ئەکەم. لە هیچ مردوویەک، لە هیچ گۆڕێک، لە هیچ شەخصێک، لە هیچ قەبرێک، لە هیچ خواناستێک، لە هیچ خوانەناسێک ناپاڕێمەوە. وئیاکە نەستەعین، تەنها داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ دەکەم. دوای نوێژەکە نەڵی فڵان کەس فریام بکەوە، داوا لە مردوویەک نەکەی. خوای گەورە دەفەرمێ ئەمە لە بین من و عەبدەکەمدایە. عیبادەت بۆ منە، ئەبێ پشتیش بە من بەستی عەبدەکەم. عەبدەکەشم چی داواکاری هەیە بۆی جێبەجێ دەکەم، ئەوەی پێویستی پێیت و داوام لێ دەکات. بۆیە کاتێ دەڵی خوایە گیان عەبدایەتی بۆ تۆ دەکەم، عیبادەت بە تەنها بۆ تۆ دەکەم، بۆ تەنها داوای یارمەتی و کۆمەکیش لە تۆ دەکەم، نەڕۆی لە دار و بەرد و قەبرێک بپاڕیتەوە. خوایەکی زیندوت هەیە، بەدەسەڵات، دەوڵەمەند، ئەچی لە مردوویەکی داماوە پاڕیتەوە. مردوویەک هەرچەنێ پیاو چاک بێت، جەنازەکەی دابرێ لە ناو تابوتێکە، بانگی بکەی گوێ لە دەنگی تۆ هەیە، مردووەکە هێشتا نەنێژراوە، گوێ لە دەنگی تۆیە؟ نەخێر. مردووەکە تۆ دەبینێ بە چاوی؟ نەخێر. مردووەکە قسە لەگەڵ تۆ ئاکا؟ نەخێر. ئەگەر کەسێک بڵێ ئەو جەنازە بینی وەڵا قسەی لەگەڵ من ناکرد، گشتی لەوڵا ڕاست ناکەی، شتیوان نییە. یەکێ بڵێ جەنازەکە بینی سەیرمانیە کرد، ئەڵێن نەخێر درۆیە. ئەی باشە هێشتا نەنێژراوە، جەنازە نە قسە ئەکا، نە گوێی هەیە، نەدەبینێ. معقولە دوای مردنی تۆ بچی ئێسک و پروسکی نەماوە لێ بپاڕیتەوە؟ ئەمە پیاو چاکەوە، ئەمە عاید بە فڵان نەخۆشیە. ئینسانێک خوا بناسێ قەت بیر ئەو شتانە ناکاتەوە. بەڵێ ئینسانێک کە ترسی خوا لە دڵیا بێ و خۆشەویستی خوا لە دڵیدا بێ، ناچێ داوای یارمەتی لە دار و بەردێ و قەبرێ بکات، لە کەسێ بپاڕێتەوە کە ئێسک و پروسکیشی ڕزیوە خوا ئەزانێ لە بەهەشتا یا لە دۆزەخدایە. بۆیە ڕووکەرە خوا وئیاکە نەستەعین، تەنها داوای یارمەتی و کۆمەکی لە خوا بکە، نەنوێژەکەت تێبگە. لە ڕۆژی قیامەتا بەرامبەر خوا دەوەستی و محاسەبەت دەکات لەسەر نوێژەکەت. خوا سورەتی فاتحە نەزانی معنای چییە، بۆ نەزانی؟ کەواتە ئەمە لە بینی عەبد و خوادایە. عیبادەت بۆ خوا بکە، خوای گەورەش وعدی داوە هەر کەسێ عیبادەتم بۆ بکە و شەریکم بۆ بڕیار نەدات، هیچ کەسێ نەکا بە شەریکی من، دەیخەمە بەهەشتەوە، عەزابیشی نادەم، عەزابی ناتم. کەواتە ئەگەر پێت خۆش خوا عەزابت نەدا، داوای یارمەتی لە پیاوچاکم، پیاوچاکە بەس خوا نییە، شەریکی خوا نییە، هەتا لێ بپاڕیتەوە. ئەوەیە ئینسانی ئیماندار دەبێت ترسی خوا لە دڵی دابێت. ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، خوایە گیان تەنها عیبادەت بۆ تۆ دەکەم و تەنها داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ ئەکەم، لە هیچ شەخصێک، لە هیچ کەسێک ناپاڕێمەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتی ئینسان دەڵێت اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم، يعني چی؟ اهدنا واتە خوای هیدایەتم بدە، فێرم کە، ڕێنمونیم کە، الصراط المستقيم، بۆ ڕێگای ڕاست. ڕێگای ڕاست ڕێگای خوایە. ڕێگای ڕاست واتە ئیسلام، واتە قورئان و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ڕێگای ڕاست واتە خێر و چاکە، عیبادەت،
خواپەرستی، خواناسی، تەقوا. خوایە گیان هیدایەتم بدە، ڕێنمونیم بکە بۆ ڕێگای ڕاست. بەڵام چی ڕێگایەک؟ صراط الذین، ڕێگای ئەوانەی ئەنعەمتە عەلەیهم، کە چاکت لەگەڵیان ناکردووە، ناز و نیعمەتی خۆت بەسەریانە ڕژاندووە. ئەو کەسانەی کێن لە قورئانە باس کراوە؟ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، خواناسان، شەهیدەکان، پیاوچاکان، ڕازگۆیان، ئەمانە هەموویان ڕێگای ڕاستیان گرتووە بەر. بۆیە دەڵێ خوایە بمخەسەر ڕێگای پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، ڕێگای خواناسان و شەهیدەکان و سەحابەکان، خوایە بمخەسەر ڕێگای ئەوان. ئەگەر لەسەر ڕێگای ئەوان بووی، ئەوزانی خوای گەورە چی دەفەرمێ؟ خوای گەورە دەفەرمێ کاتێک کە تۆ ئەم دوعایە دەکەی، دەڵێ اهدنا الصراط المستقیم صراط الذین ئەنعەمتە عەلەیهم، خوای بمخەسەر ڕێگای پێغەمبەران و خواناسان سەلامی خوایان لەسەر بێ. خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من چی داوایەکی هەیە بۆی جێبەجێ دەکەم. بۆیە ئەگەر لەسەر ڕێگای ڕاست ڕۆشتی، لەسەر بەرنامە و منهەجی پێغەمبەری خوا بووی صلی الله علیه وسلم، لەسەر سنەت بووی، لەسەر یەکخواپەرستی و تەوحید بووی، حەمد و سەنای خوا بکە. ئەزانی بۆ؟ چونکە ئەو دوعای کە کردوتە ئیهدینا الصراط المستقیم، خوای هیدایەت بدە بۆ باشترین ڕێگا، خوا تۆ هیدایەت داوە کەواتە دوعاکەت قبوڵ بووە، دڵخۆش بە. ئەگەر لەسەر ڕێگای ڕاستیش ناڕۆی، بزانە دوعاکەت قبوڵ نەبوو، ڕێگای ڕاست بدۆزەرەوە. مەڵێ سەرم لێ شێواوە، بزانە کێ لە قورئان و حەدیثەوە زۆر نزیکە، کێ لە هەموو کەسێ زیاتر لە قورئان و حەدیث شارەزاترە، کێ خەریکی دنیا نییە، خەریکی حیزبایەتی و تەفرەقە نییە. شوێنی ئەو کەسە بکەوە، بە قسەی ئەو کەسە بکە کە قسەی خۆ پێغەمبەری خوا دوو باسەکە صلی الله علیه وسلم. لەسەر ڕێبازی ئەوان بڕۆ، چونکە ئەوی ڕێبازی خۆی نییە، ڕێبازی پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ. بۆیە هەر کەسێک لە سونەتەوە زیاتر نزیک بوو، بۆ فکری توندڕەوی نەبوو، لەسەر بیدعە و خورافیات نەبوو، ئەوە لەسەر ڕێگای ڕاستە، دەستی پێوەگرە و ئاگاداری بە. بۆیە کاتێک کە تۆ دەڵی خوای هیدایەت بدە بۆ ڕێگای ڕاست، ڕێگای پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان سەلامی خوایان لەسەر بێ، ئەگەر لەسەر ئەو ڕێگای ڕاستە ڕۆشتی، دڵنیا بەخوا دوعاتی قبول کردووە و فەرمووشێتی عەبدەکەم چی بڵێ بۆی جێبەجێ دەکەم، خوا بۆتی جێبەجێ کردووە لەسەر ئەو ڕێگایی. سپاسی خوا بکە و بەردەوام بە، بەڵکو خوا لەسەری بتژێنێ بتمرێنێ ئینشاءالله. کەواتە لەسەر ئەو ڕێبازە بڕۆ. لە غەزای ئوحودا هەواڵێک بڵاو بووە ناو سەحابەکاندا، وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کوژراوە. چونکە ئیمامی موسعب ڕەزای خوا لێبێ زۆر لە پێغەمبەری خوا دەچوو صلی الله علیه وسلم. کاتێک کە شەهید کرا، ڕەزای خوا لێبێ بڵاو بووتیان پێغەمبەری خوا کوژراوە صلی الله علیه وسلم. سەحابەکان زۆر بێتاقەت بوون، کارەساتە، تەنها قائید نەبوو، تەنها سەرکردە نەبوو صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. ئیمامی ئەنەسی کوڕی نەضر کە یەکێک لە هەفتە شەهیدەکەی ئوحود، بەلای چەند سەحابەیەکە ڕۆژت بێتاقەت دانیشتە بوون لە کاتی جەنگە. فەرمی بۆ دانیشتونە؟ وتیان پێغەمبەری خوا کوژرا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا کوژرا صلی الله علیه وسلم، ورەمان ڕووخا، فەرمی هەڵسن موتوا على ما مات عليه رسول الله صلى الله عليه وسلم، بمرن لسر او ڕێبازەی کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەسەری مرد، دوای ئەو ژیانتان بۆ چییە؟ هەڵسن. ئەڵێ هەڵسانی دەستمان کرد بە جەنگکردن دووبارە. ئێوەش بمرن لەسەر ئەو ڕێبازەی کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم سەحابە و تابعین لەسەری مرد. شوێنی توندڕەوی مەکەون، شوێنی کەسانێک مەکەون کە هەل بەڕاست و بەچەبا خەڵکی کافر دەکەن، شوێنی کەسانێک مەکەون خەڵکی سەجدەیان بۆ دەبا و عیبادەتیان بۆ دەکا و خەڵکییان دەپاڕێتەوە، خەڵکی قاچ و دەستیان ماچەکە. ئەوانە سەر ڕێگای ڕاست نین، لەسەر ڕێگای چەوت و چێڵن. دوعا دەکەی دەڵی خوای هیدایەتم بدە بۆ ڕێگای ڕاست، واتە قورئان و سونەت، نە حیزبایەتی، نە تەفرەقە، نە شەخصپەرستی، نە بیدعە و خورافیات. کەواتە ئەگەر لەسەر ئەو ڕێگایە بووی، تۆش لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا ببژی صلی الله علیه وسلم، بشمرە لەسەر ڕێبازە پیرۆزەکەی. ئەمە دوعای ئینسانی ئیماندارە، خوای هیدایەتم بدە بۆ ڕێگای پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ. لە کۆتاییدا دەڵێی صراط الذين أنعمت عليهم تاو، أما دعاء بو خوت غير المغضوب عليهم،
خوای گیان نەمخەیتە سەر ڕێبازی ئەو کەسانی کە غەزەبت لیان گرتووە، غەزەبی خۆت ڕژاندەوە بەسەریانە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم مەبەست پێی جوولەکەیە. وەلە ضالین خوایە نەمخەیتە سەر ڕێگای ئەو کەسانی کە گومڕات کردوونە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم گاورەکانن. دوعا دەکەی خوایە لەسەر ڕێگای پێغەمبەران دام بنێ سەلامی خوایان لەسەر بێ، نەمخەیتە سەر ڕێبازی جوولەکە و گاورەکان، نەمخەیتە سەر ڕێبازی بێدینەکان. دەی دوعا دەکەی ئەگەر لەسەر ڕێبازی ئەوان نەبووی ئەوە خوای گەورە دەفەرمێ وەلیعەبدی ما سەئەل، عەبدەکەی من داوای ڕێگای باشم لێ دەکا ئەوە خستمە سەر ڕێگای باش، عەبدەکەم لێم دەپاڕێتەوە خوای گیان لەسەر ڕێگای خراپ بە دوورم کە ئەوە لە ڕێگای خراپ بە دوورم کرد. ئەگەر تۆ لەسەر ڕێگای چاک بووی، لەسەر بیدعە و شیرک و خورافات نەبووی، سپاسی خوا بکە خوا دوعاکەتی قبول کردووە، خوا خۆشتی دەوێت لەسەر ڕێگای ڕاست داتیناوە، دڵخۆش بە، ئاگادار بە خوا غەزەبی لەوان گرتووە. بۆیە دەڵی خوایە مەمخە سەر ڕێبازی کەسێکە غەزەبت لێی گرتووە یا گومڕات کردووە. بیدعە گومڕاییە، بیدعە واتە شتێک لە دینە زیاد بکەی. وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ئاگادار بە هەموو بیدعەیەک ئەوەی کە لە دینە زیاد کراوە گومڕاییە. بەڵام مام حاجیگیان کاک فڵان کەس مامۆستا فڵان دکتۆر فڵان دڵت بۆ خۆش نەبێ ئەڕۆیتە تەعزیەکە و فاتیحا خوێنی وابزانی ئەمە تۆ دەگرێتەوە، ئەو بەناو نوێژە و ئەو فاتیحا خوێندنی تۆش جمعەیە تایبەت ئینشاءڵڵا باسی ئەم مەسەلانە دەکەم بە تایبەت ئەو فاتیحا خوێندنی کە دەچی بۆ تەعزیە، ئەو تەعزیە کە دۆ دەچێڵێ حیامەتی ئەگەر نەچم دڵنیابە لە ڕۆژێک دێت ئەو بیدعانە لای خوا حیاتە بات. تەعزیە لە دینی ئیسلامە بەم شێوەی ئەمڕۆ هەر نییە، حرامە. بۆیە فاتیحا خوێندن سوورەتێکی گەورەیە. دوعا ئەکێڵی خوایە مەمخە سەر ڕێگای کەسانی کە گومڕات کردوونەوە. برای بەڕێزم تەعزیە لە ئیسلامدا نییە، تەعزیە ڕێگای ڕاست نییە. ئەوەی لەسەر ڕێگای ڕاست بێ ناچێت بۆ تەعزیە، ئەمە ڕێگای ڕاستە. بیگرە بەر ڕێگای چۆت و چێڵی شەوەیە لەبەر حیاچوون هەموو شتێ بکەین. ئەی لای خوا، ئەی حیاچوونی خوا، لەخوا بترسن. لە کۆتاییدا دەڵێم ئاگاداری شەریک بۆ خوا بڕیاردان بە، ئاگاداری ئەو شتانە بە کە بیدعەیە بە ناوی دینەوە دەکرێت دەخراوەتە ناو دینەوە، مەیکە لەخوا بترسە، چونکە ئەگەر وا بکەی لە ڕێگای ڕاست دەرئەچیت. ئەو ڕێگا ڕاستی کە بەردەوام لە نوێژەکاندا دوعا ئەکەی بۆی دەڵێی خوایە مەمخە سەر ڕێگای کەسانێک کە گومڕات کردوونە و غەزەبت لیان گرتووە. بۆی ئینشاءڵڵا با لە نوێژ تێبگەین، بۆی زیاتر نوێژ لە دڵمانە شیرین بێ. ئابەمانە کە باسم کرد ئەبێ کارێکی وها بکەین نوێژ زیاتر لەمان خۆشەویست بێ، چونکە نوێژکردن مناجات و گفتوگوۆیە لە نێوان عەبد و خوای پەروەردگاردا. بۆی لە کاتی مناجاتە ئاگات لە خۆت بێ وریابە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عن كدوا. يا ربي خواه لسر إسلام والسنة بمان جيني بمان مريني، خواه قال لسر رقاي الراس بمان جيني بمان مريني، هم مسلمان مخيت سر رقاي الراس رقاي قرآن والسنة. يا ربي خواه أو كساني نخوش شفاء بدي أواني بطاقة خواه قال رحمة لێبکەی دڵیان خۆشکەی، ئەوانەی خەمبارن خوایە دڵیان خۆشکەی، ئەوانەی کێشە و مشکیلانێ خوایە لەسەریان لای بەری، ئەوانەی منداڵیان یە منداڵی باشیان پێبەخشی، خوایە گیان ئەوانەی منداڵیان یە منداڵەکانیان ساڵح و چاکەی، ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ ڕۆژ و عیبادەتەمان لێ قبوڵکەی. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.